هاتوون بیرەوەری سووتان و خنکانی کە سوکاریان لە بیناکەدا باس بکەن. ئێرە بینا سوتاوەکەی ناحی سیروانە کە 33 ساڵ پێش ئێستا بەهۆی تۆپبارانی وڵاتی ئێران نزیکەی 200 وڵاتی سڤیلی تێدا سووتان و شەهید بوون. وتم خۆم ناتوانم وەڵا پەنجەرەکەیان ڕووخا خەیرخوازاتن خەڵک نەیە وێرا بێت تەیرە بەرمی لە تەقی بتەڵە تەقی هەموویە تەقی کەس زاتی نەبوو وەڵا تر پەینەکەیان ڕووخاندنی شاتمە دەرەوە هاتمە ئەویا سێرەکەمە هەووی پڕای لە خەڵک هاتمە پیاوێتی وەرە چێوتی وەڵا کوڕەکەت و پیاوەکە زامار دەتم دەیخوا گیان زامار من بەز نەمرد بن وتی ئەمە عەرەبی تیا بوو خەڵکی لێشی تیا بوو وەڵا ڕۆشتمە لای ئەو ڕەسمە عەرەبێ پاڵی پێوە ناوتی بڕۆ بۆ کوێ ڕۆی سێرەکە پیاوەکەم لە لایە کلاسەکانیان سووتا لە لایە هەرچیم کرد نەمەتوانی دەرچم خزمێکمان بانگم کرد وتم دەستم ڕاکێشە سووتام ترکە ئەو دەستی ڕاکێشام ئیتر چوون بەرەو خوار بۆ مزگەوتی سەلاحەدین چوومە سەیرەکە مزگەوتی سەلاحەدین جەنازەی زۆر کەوتووە کەسیش کەس ناناسێتەوە نییە دووکەڵەکە ڕەشی کردبوویەوە. لە سەروبەندی شەڕی نێوان ئێران و عێراق ژمارەیەک وڵاتی سفیل بە مەبەستی خۆپاراستن چوونە بیناکەوە بەڵام بۆی تۆپبارانکردنی بیناکەوە لەلایەن وڵاتی ئێران تەواوی بیناکە سوتا و ئەوانشی لە ناویدا بوون شەهید بوون. بۆ مەبەستە مەڕاسیمێک بە بەشداری کە سوکاری شەهیدان بەڕێوەچوو. بەڕێوبەری ناحی سیروانیش دەڵێت یاداشتێک ئاڕاستەی پەرلەمانی کوردستان دەکەن تاوەکە بە جینۆساید بناسێنرێت. ئەندامانی پەرلەمانی کوردستان لێرە ئامادە بوون لە میادە و ئێمەش هەردووە یادەکە یاداشتێک ئاڕاستەی سەرۆگاتی پەرلەمانەکەین بۆ ئەوەی کە ئەو شەیدانە وەکو شەهیدی جینۆساید بناسێنرێن و لە ئیمتیازات و مافەکانی شەهیدی جینۆساید و سەنگەر بێ بەش نەبن چکە تا ئێستا و شەیدانە شەهیدی هاوڵاتیان و یعنی کۆمەڵی ئیمتیازاتێک کە زەرورە شمولی ئەوان ناکات. جیاواز لە ساڵانی ڕابردوو نووسەرێکی ناحی سیروان لە ڕێگەی شایەت حاڵەکان و بەشێک لە ڕزگاربوانی ناو بیناکەوە ڕووداوەکەی کردووەتە دیکۆمنت و لە کتێبێکی 1970 لاپەڕیدا بە ناونیشانی بینا سوتاوەکەی سیروان لە زمانی شایەت حاڵەکانەوە بڵاو کردەوە. کتێبە پێکهاتووە لە چەند بەشێک وەکو ئینستۆکلۆپیای وایە باسی هەموو لایەنەکانی حەدەسەکە کە ئامانجمەوە بووە بیناسێنم بنەوەی ئێستا و نەوەی داهات و تا کارە ساتەکە و نەبێخواتان نەزانن یەکێک لەو شایەت حاڵانە ئەگە کۆچی دوایی بکردایە کە ڕەساتەکە ونەبوو بۆیە بە پێویستم زانی هەتا شایەت حاڵەکان لە ژیانە ماون کتێبێکی دیکۆمنتاریە بێ لەسەر کارەساتەکە. ئەگەرچی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێم بڕیاریدا بینا سوتاوەکە بکرێت بە مۆنۆمنت و وەک خۆی بمێنێتەوە بەڵام تا ئێستا تەنها بەشێکی بیناکە نەبێت بڕیارەکە بەکردداری وەک خۆی جێبەجێ نەکراوە. ئەوەش بووە تا جێگەی نیگەرانی کە سوکاری شەهیدانی بیناکە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحی سیروان.